بەناوی خوای گەورە و میێرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێ قوتابیانی ئازیز لەم ڤیددیۆدا هەر لە بەشی دووەم وانەی سێیەم دەخوێنین کە لێکدانی ڕیزکراوەکانە. ئەمە لە ڤیددیۆیەکەی دیکە هاتین چەند بابەتێکمان باس کرد لە لێکدانی ڕیزکراوەکان لەوانە ڕیزکراوە چییە، چۆن ڕیزستونەکان دیاری دەکەین لە ڕیزکراوە، جۆرەکان چۆن دیاری دەکەین، چۆن دەزانین دوو ڕیزکراوە جارانی یەکتر دەکرێت یان نا، یان دوو ڕیزکراوە چۆن جارانی یەکتری دەکرێت، یان ژمارە چۆن جاران ڕیزکراوە دەکرێت. ئەوانەمان هەموو باس کرد، بەڵام چەند پێناسەیەکمان ماوە لەگەڵ چەند بابەتێکمان ماوە لەم ڤیددیۆیەدا دێین باسی لێوە دەکەین. ئەویش پێناسەکمان هەیە ڕیزکراوەی چوارگۆشەی قوتابیان. با بزانین ڕیزکراوەی چوارگۆشەیی چییە؟ دەرێ ئەو ڕیزکراوەیە ژمارە ریزەکان و ستونەکان یەکسانن، یعنی چەند ڕیزمان هەبی ئەوەندە ستونەشمان هەبی ئەو پێی دەوترێت ڕیزکراوەی چوارگۆشەیی. بۆ نمونە ئەیمان 2x2 یان بیمان 3x3 4x4 5x5 تەمەشا ڕیز و ستونەکان یەکسانە، یعنی هەر کاتە گوتم ڕیزکراوەک چوارگۆشەیی بی یعنی دەبی 2x2 3x3 4x4 لەو جۆرانە بیتن. وەروەها تیرەی سەرەکیمان هەیە، پێناسەشمان هەیە بە ناوی تیرەی سەرەکی. دەرێ لە ڕیزکراوەی چوارگۆشەدا تیرەی سەرەکی یعنی مەرجە ڕیزکراوەکە چوارگۆشەیی بی، ئەگە چوارگۆشەیی نەبی یعنی تیرەی سەرەکی نابی، ئاگدار بە. بریتە لەو تیرەیە کە گۆشەی سەرەوەی لای چەپ بە گۆشەی خوارەوەی لای ڕاست دەگەێنێ. ئەگە تەمەشا بکەی ئەو ڕیزکراوە 2x2 تەمەشا ئەو دوو ژمارەی پێی دەوترێت تیرەی سەرەکی. تەمەشا ئێرە بێرە بگەینە ژمارەکان دەبتە تیرەی سەرەکی، یان 3x3 ئێرە بێرە بگەینە تەمەشا 2 1 4 ئەوە پێی دەوترێت تیرەی سەرەکی، بەڵام ئەو دی و ئەو دیوی پێی نارێت تیرەی سەرەکی، ئاگدار بە. ئەو جارە پێناسەش کەمان هەیە کە زۆر گرینگە، ڕیزکراوەی یەکە هێما دەکرێت بە ئای. بابزانین ڕیزکراوەی یەکە چیە قوتابیان؟ دەرە ڕیزکراوەیەکی چوارگۆشەییە، یعنی مەرجە چوارگۆشەیی بی، 2x2 3x3 4x4 دەرێ هەموو دانەکانی سفرە دەکاتە سفر، جگەل لە دانەکانی تیرەی سەرەکی، یعنی بەس ئێرەی سفر نییە، باقی هەموو سفرە کە دەکا یەک، یعنی هەموو دانەکانی سفرە بەس تیرەی سەرەکی یەکە و هێما دەکرێت بە ئای. بۆ نمونە کە دەرێم ئای2 یعنی 2x2 ئای3 یعنی 3x3 چکە چوارگۆشەییە، تەمەشا ئای2 بکە، یعنی ڕیزکراوەی یەکە لە زۆری 2x2 هەموو دانەکانی سفرە جگە لە تیرەی سەرەکی. ڕیزکراوەی ئای ڕیزکراوێکی یەکەیە لە زۆری 2x2. ئەو جارە لە زۆری 3x3 تەمەشا بەس تیرەی سەرەکی یەکە، باقی هەموو سفرە، ئاگدار بە نابی سالب یەکیش بی، ئیلا دەبی ئەوانە یەک بن، ئەوانەش هەموو سفر بن. ئەگەر هەر جیاوازیشکە هەر گۆڕانکاریشکە کران نابتە ڕیزکراوەی یەکە، ئاگدار بە. ئێستا ئەگە بێم ئای 4 لە بۆ زیاد بکەم، بۆ نمونە ئای 4 ینی 4x4 دەبی ئێرە یەک بی 0 0 0 ئەو حالە، ئێرە 0 1 0 0 0 0 1 0 0 تەمەشا بەس تیرەی سەرەکی یەکە، ئەوانە بەس ئەوانە یەکن، باقی هەموو چیە؟ سفرە. ئەوە پێی دەوترێ ڕیزکراوەی یەکە، ئەوەیان لە جۆری 4x4 ئەوها دەینووسی ئەوها فەرقی ناکاتن، ئەوە پێی دەوترێ ڕیزکراوەی یەکە. بابێن پرسیارێکمان هەیە وزاریە ساڵی 2010 خولی دووەم هاتیتەوە، دەرێ کام لەمانەی دێن ڕیزکراوەی یەکەیە، کام لەمانە ڕیزکراوە. تەمەشا بکە تیرەی سەرەکی هەردووک یەکە، نەخێر ئەوە نابتێ، ئەوەیان تیرەی سەرەکی هەردووک یەکە، باقی سفرە، کەواتە ئەوە دەبیتە ڕیزکراوەی یەکە. ئەوەیان هەموو یەکە نابی، ئەوەیان ئەو دوێ خواری یەکە نابی، ئەمە وتمان دەبی ئەو دووە یەک بی، ئەو دووەش سفر بی. بابین تێبینێکمان هەیە دەڵێتن هەر ڕیزکراوێک لێکدانی ڕیزکراوەی یەکە مەقسەدمان ئایە بکەین دەکاتەوە ڕیزکراوەکە خۆی، یعنی من هەر ڕیزکراوەکی جارانی ڕیزکراوەی یەکە بکەم قوتابیان دەکاتەوە خۆی، واتە ئای دەکاتە ئەی، یان ئای دەکاتەوە ئەی، ئەگە ئەی ڕیزکراوەک بیتن. بۆ نمونە پرسیاری نوێمان هەیە لە ڕاهێنانی، دەرێ ئەگەر ئەیمان 4 2 سالب 3 بی، ئایشمان ئەوە دیارە، دوو ڕیزکراوە بن، ئەوە ئەنجامی لێکدانی بی ئای بدۆزەرەوە، بی ئای بی جارانی ئەو ئایە کرایە. ئەم بەبێ ئەوەی حەل بکەم قوتابیان دەبی بزانی بیەکە خۆی دەردەچیتەوە. ئێستا بەبێ ئەوەی حەل بکەم کامە دەبیتە وەڵامی ڕاست، 4 2 4 2 1 سالب 3 1 سالب 3 کەواتە سی دەبیتە وەڵامی ڕاست بەبێ ئەوەی حەلی بکەم. ئەگە ویستیشت دەتوانی لە بۆ خۆت حەلی بکەی، تەمەشا بی ئای
بی ئای دەکاتە چ بیەکەم چەندە مادەم بی ئای داوا کردیا 4 2 1 سالب 3 ئەدی ئایەکەمان چییە 1 0 0 1 دەوەرە جارانی بکە وتمان ڕیزی لە ستوونەکان دەدەین ئەوەی لەوەیدا لەوەشدا دەکاتە چ 4 جاران 1 4 2 جاران 0 0 ئەو جارە 4 جاران 0 0 2 جاران 1 2 جاران 1 2 ئەو جارە ڕیزی دووەم لە ستوونی بدە لە یەکەم و لە دووەم دەبتە 1 جاران 1 1 سالب 3 جاران 0 0 1 جاران 0 0 کۆ سالب 3 جاران 1 سالب 3 دەکاتە چەند ئەوە دەکات 4 خوارێ دەکا 1 ئەوە دەکات 2 ئەوەش دەکات سالب 3 کەواتە چ دەرچەوە بیەکە خۆی دەرچواتە حەلی بکەینەکەی هەر ڕێزکراوە بیەکە خۆی دەکاتەوە پرسیاری 19 ئەویش هە لە ڕاهێنانی هەیتمان دەرێ ئەگەر سیمان ئەو ڕیزکراوە بی ئایشمان ئەو ڕیزکراوەیە بی دوو ڕیزکراوە بن ئەنجامی لێکدانی سی ئای بدۆزەرەوە ئەمن بەبێ ئەوەی حەلی بکە مادام ئەوە ڕیزکراوە یەکەیە ینی سی جارانی ئای دەکەی دەبی خۆی دەربچیتەوە تەماشا بکە کامە خۆی دەربچوو سالب 2 3 سالب 4 1 سالب 1 1 4 1 3 4 1 3 کەواتە کامە وەڵامی ڕاستە بی ئەگە تەماشا ئەوەکانی دیکە بکەی ئەو پێناسە نەکراو نییە ئەوەش فەرقی هەیە سالب 2 ئەوە 3 ئەوە یەکە ئەوە سالب 4 کەواتە ئەوەش هەو نییە ڕیزکراوە یەکە خۆی وتمان سیەکە خۆی دەکاتەوە قوتابیان کە ئەوە 3 بای 3 بوو دەبی ئەوەش 3 بای 3 بی ئاگدار بە ئێستا ئەوەم چکە 2 بای 2 دەبی ئەوەش 2 بای 2 بی باشە چکە دەبی ناوەندەکانیان یەکسان بن تێبینی ئەوەش بکە کەواتە لەو لاپەڕەی ڕیزکراوەی چوارگۆشەمان خین کە ڕیز و ستوونەکان یەکسانە تی ئەوە تیرەی سەرەکیە ڕیزکراوەی ئایش دەسە ئەو شکلانەیە و ناگۆڕێ ئاگدار بە بە هیچ نەوەحەد ناگۆڕێ هەر ڕیزکراوەک جارانی ئای بکرێ خۆی دەکاتەوە اینجا بابەتەش کەشمان هەیە زۆر گرینگە ئەوانەیە زۆر گرینگە قوتابیان نمرەی زۆری لێدێ ئەویش هێزی ڕیزکراوەکانە قوتابیان دەرێ ئەگەر ئەی ڕیزکراوێکی چوارگۆشەیی بێت ئەوە ئەی توان دوو دەکا ئەی جاران ئەی توان سێ دەکا ئەی جاران ئەی یعنی لە هێزی ڕیزکراوەکان قوتابیان مەرجە ڕیزکراوەکە چوارگۆشەیی بی ئەگەر چوارگۆشەیی نەبی ناتوانی تێبینی تەنها ڕیزکراوەی چوارگۆشەیی هێزی هەیە واتە دەتوانرێت لە خۆی بدرێتەوە ئەوکەیت کە ناتوانرێت ئاگدار بە بابێن پرسیار هەل بکەین زۆر ئاسانە وە گرنگشە دەرێ ئەگەر ئەیمان ئەو ڕیزکراوە بی ئەوە ئەی تواندوو بدۆزەرەوە ئەتو قوتابیان سەرەتا دەیت دەکەیت ئەمە دەرێن ئەی تواندوو دەکاتە چ دەکا ئەی جاران ئەی دەکاتەوە ئەی جاران ئەی بابێن ئەیەکەمان چییە 7 و 3 سالب 2 0 ئەوە ئەی دیسان دەینووسینەوە ینی دوو جار دەینووسینەوە 7 و سالب 2 3 و 0 ئەوە دوو جار نووسیمانەوە ئەو جارە دێین ڕیزی لە ستوونی دەدەین وەچ پێشتر و جاران دەکەین لە یەکەم و لە دووەم بدە دەکاتە چ 7 جاران 7 49 کۆ 3 جاران سالب 2 سالب 6 7 جاران 3 21 3 جاران 0 0 ئەو جارە ڕیزی دووەم لە ستوونەکان بدە یەکەم دووەم سالب 2 جاران 7 سالب 14 کۆ 0 جاران سالب 2 0 سالب 2 جاران 3 سالب 6 0 و 0 0 دەکاتە چەند 49 6 لێ بڕوە 43 ئەوەیان 21 ئەوەشیان سالب 14 سالب 6 لەگە 0 شە دەکاتە سالب 6 کەواتە ئەی تواندوو کردیا ئەو ڕیزکراوەیە اینجا پرسیاری دووەممان هەیە قوتابیان وە زیاتر ئەوانەی کە هێزی ڕیزکراوەکان دێ ڕیزکراوەی گچکە دێتەوە 2 بای 2 دێتەوە 3 بای 3 کەم هاتیە کەم دێتەوە زیاتر ئەو شکلە دێتەوە بەڵام ئەگەر ئەوەش بزانی بابەتەکە زۆر بێ بەقوتر و ئاسانتر دەبی لەلات دەرێ ئەوە ئەگە بیبی بیتواندوو بدۆزەرەوە بیتواندوو قوتابیان دەکات چە دەکا بی جاران بی ئەتوەرە جارێ دوو جار بی بنووسەوە دەکات 2 5 1 4 و 0 و سالب 1 1 و سالب 2 3
وەرە جارشکەش بینوسەوە 2 5 1 4 0 سالب 1 1 سالب 2 3 ئەوە 2000 نووسیمەوە. ئەدی قوتابیان دوو ڕیزکراوە چۆن جارانی یەکتر دەکرێت؟ ڕیز لە ستون ئەوها بەو شکلەی یەکەمی لە هەمووان دەدەین ئەوجە دوایە دێنە ڕیزی دووەم. تەماشا یەکەم لەگەر یەکەم دووەم لەگەر دووەم سێم لەگە سێم ئەوە 2002 4 4 جاران 5 20 کۆ یەک جاران یەک یەک ئەو جارە ڕیزی ستونی دووەم 2 جاران 4 8 4 جاران 0 0 1 جاران سالب 1 سالب 1 2 جاران 1 2 کۆ 4 جاران سالب 2 سالب 8 1 جاران 3 3 کەوانەکەی قەپاتکەوە ئەوە ڕیزی یەکەم تەواو. ئەو جارە دێنە ڕیزی چەندەم دووەم وەرە لە یەکەم و دووەم و سێم بدەوە. تەماشا غەڵەت نەکەی یەکەم لەگەر یەکەم 5 جاران 2 10 کۆ 0 جاران 5 0 سالب 2 جاران 1 سالب 2 بۆ شکلێ. ئەو جارە ڕیزی دووەم ستونی دووەم 5 جاران 4 20 0 و 0 هەر 0 سالب 2 جاران سالب 1 دەکا موجب 2 ئەو جارە 5 جاران 1 5 کۆ 0 جاران سالب 2 0 سالب 2 جاران 3 سالب 6 ئەو جارە چمامە یەک ڕیزمەمە عینە لە یەکەم دووەم سێ 1 جاران 2 2 سالب 1 جاران 5 سالب 5 3 جاران 1 3 1 جاران 4 4 سالب 1 جاران 0 0 3 جاران سالب 1 سالب 3 ئەو جارە 1 جاران 1 1 سالب 1 جاران سالب 2 2 موجب 2 3 جاران 3 9 ئەو جارە دێن چ دەکەین 20 24 25 8 یەکی لێ بڕوا دەکاتە 7 2 لەگە 3 5 8 5 لێ بڕوا دەکاتە سالب 3 2 لێ بڕوا 8 20 لەگەر 2 دەکا 22 5 کەم 6 دەکات سالب 1 ئەوە 5 ئەوەش سالب 5 0 4 کەم 3 1 1 و 3 1 و 2 3 لەگە 9 دەکاتە 12 کەواتە بیتواندوو کردیا ئەو ڕێزکراوە کەواتە ئەگەر وتی بیتواندوو دەکا بی جاران بی 2 جار بی بنووسەوە جاران بکە دەگەی ئەنجامەچ بەو شکلەی دەیدۆزیەوە. با بینە سێەم قوتابیان ئەمە وتمان ئەوە سیە دەرە سیتواندوو وتمان دەبی چوارگۆشەیی بی ئەوە چوارگۆشەیی نییە کەواتە سیتواندوو پێناسە نەکراوە ئەگە ناوەرە تاقیکەوە تەمەشا سیتواندوو دەکا سی جاران سی وایەنە سیمان چەند بای چەندە 2 بای 3 ئەوەش 2 بای 3 ئایا ناوەندەکانیان یەکسانن؟ نەخێر یەکسان نین کەواتە یەکسەر دەرێن چییە؟ پێناسە نەکراوە کەواتە ناتوانی سێمیان پێناسە بکەیت. اینجا دێنە پرسیارێکی وزاری ساڵی 2017 هاتیتەوە خولی یەکەم پرسیار ئاوا دێتەوە دەرێ ئەگەر بیمان 3 0 سالب 1 2 دەرێ بیتواندوو کامە لەمانەیە ئەتو بیتواندوو وتمان دەکات چ بیتواندوو وتمان دەکاتە بی جاران بی ئێدەوەرە بی 2 جار بنووسەوە دەکات 3 0 سالب 1 2 3 0 سالب 1 2 ئەوە 2 جارم نووسیەوە اینجا ئەو دوای جاران بکە ڕیزی لە ستونەکان بدە بەو شکلەی ئەو پێشتر وەرمانگرتیە دەکاتە 3 جاران 3 9 کۆ 1 جاران 0 0 ئەو جارە ڕیزی یەکەم ستونی دووەم 3 جاران سالب 1 سالب 3 سالب 1 جاران 2 سالب 2 ئەو جارە ڕیزی دووەم 0 جاران 3 0 2 جاران 0 0 0 جاران سالب 1 0 2 جاران 2 4 دەکاتە چەند؟ ئەوە دەکات 9 0 ئەو دووە دەکات سالب 5 0 و 4 دەکاتەوە 4 کەواتە کامە بزانێ وەڵامی ڕاستە لەوانە
تەماشا بکە سیمان دەبیتە وەڵامێکی دروست چکە ها وەکوویە 9 سالب 5 سفر و 4 کەواتە ئەوەیان دەبیتە وەڵامی ڕاست. پرسیارە چکەمان هەیە دەرێ ئەگەر بیمان 1 و سالب 2 3 و سالب 1 بێ بیتواندوو کامەیە و 2018 خولی دووەماتەوە مادەم داوای بیتواندوو کردی قوتابیان دەکاتە بی جاران بی وەرە بیەکەی دووجار بنووسەوە 1 و سالب 2 3 و سالب 1 1 سالب 2 3 سالب 1 ڕیزی لە ستوونەکان بدە ئەوە کەواتە دەبتە 1 جاران 1 1 3 جاران سالب 2 سالب 6 1 جاران 3 3 3 جاران سالب 1 سالب 3 کەوانەکەی قەپاتکەوە ئەو جارە ئی دووەم لە یەکەم و دووەم بدەوە دەبتە سالب 2 جاران 1 سالب 2 سالب 1 جاران سالب 2 دەکا موجب 2 سالب 2 جاران 3 سالب 6 سالب 1 جاران سالب 1 دەکاتە 1 کەواتە ئەنجامەکە دەکات چەند ئەو دووە دەکات سالب 5 ئەو دووە دەکات سفر چکە نیشانیان دژە ئەو دوۆژ نیشانیان دژە سفرە سالب 6 کۆ 1 دەکاتە سالب 5 کەواتە کامە دەبیتە وەڵامی ڕاست بی دەبیتە وەڵامێکی دروست. قوتابیان ئەگەر دنیا بوو لە پرسیار داوای بۆ نمونە بی توان سێ کرد پێ دەکا بی جاران بی ئەتو سەرەتا بیتواندوو بدۆزەرەوە ئەو حالە پاشان دەتوانی بیتوان سێ بدۆزیەوە دەکاتە بیتواندوو جاران بی ئەوە لێرە ئەنجامەکەی چ بوو ئە لێرە دانێەوە دوای جارانی بی بکەوە یعنی بیتوان سێ سێ جار بی دەکا یا هەندە جار بیتواندوو دەداتێ لەگەر بی ئەگە ئەو دووەتە بوو بیتوان سێ دۆزیەوە بیتوان سێ دەکا بیتواندوو جاران بی ئەو هەش دەبی یانیش بیتوان سێ دەکا بی جاران بی جاران بی هەر چۆن دەیدۆزیەوە تەواوە. ئەو جارە قوتابیان بابەتە شکەمان هەیە هە لە وانەی سێیەم ئەویش یەکسانبوونی دووڕیزکراوەیە. قوتابیان یەکسانبوونی دووڕیزکراوە یعنی ئەم بخۆم پێ دەرێم ئەو دووڕیزکراوە یەکسانن ئەتو دەی نەزاندراوەچی دەبینەوە تەماشا دووڕیزکراوە یەکسان دەبن کەینێ ئەگەر لە هەمان زۆر بن یعنی کەینە دووڕیزکراوە یەکسان دەبن ئەگەر لە هەمان زۆر بن یعنی یەکیان 2/3 ئەوەکەیت کە 2/3 ئەوە 4/3 ئەویش 4/3 ئەو حالە دووڕیزکراوە یەکسان دەبن. بابێن پرسیارێکی وزاری هەڵ بکەینەوە ساڵی 2019 هاتیتەوە خولی یەکەم دەڵێتە بەهای ئێکس بدۆزەرەوە لەو جۆرە پرسیارانە دەرێ بەهای ئێکس بدۆزەرەوە بۆ ئەوەی یەکسانبوونی دووڕیزکراوەکە ڕاست بیتە یعنی ئەو دووڕیزکراوە ئەم بەخۆم پێ دەرێم یەکسانن بەس ئەتو ئێکس ببینەوە. قوتابیان لەم جۆرە پرسیارانە ئەتو دەیت دەکەی بزانە لە چێن دەر ئێکستەیە ها لێرە ئێکسمان هەیە لێرەش ئێکسمانەیە قوتابیان ئەگە دووڕیزکراوە یەکسان بن دانەی یەکەم لەگە ئێرکوانە مەوقعی خۆی یەکسان دەبی سالب 2 لەگە ئەوەی یەکسان دەبی یعنی هەرکەسە و شوێنی خۆی یەکسان دەبی ها 4 یەکسانە بە 4 2 ئێکسیش یەکسانە بەوەی ئەتو لە دوو شوێنانیت بە کەیفە خۆت کامەی وەردەگریت. تەماشا ئێستا لێرە ئێکسمان هەیە دەتوانم ئەو دووە یەکسان بکەم نەزاندراوەکەی ببینەوە یعنی شی کار برێم 2 ئێکس ها مەوقعەکەی خۆی چەندە یەکسانە لێرە چەندم هەیە 8 دەبی دابەشی چەندی بکەم چ لەگە یەکساتیە دابەشی 2 بکەم 2 لەگە 2 دەڕوە ئێکس دەمێنێ 8 دابەش 2 دەکات 4 کەواتە وەڵاممان چەندە 4 کەواتە ئێکس 4 دەتوانی ئەو دووە ژوەر بگری هیچ فەرقی نییە یەک لەگەر ئێکس کەم سێ هیچ فەرقی نییە هەمان ئەنجامە ئەگەر ویستت لە خۆت تاقیکەوە دەتوانیت چ ئەو دووەی وەردەگری ئەو دووە چ ئەو دووە هیچ فەرق ناکاتن باشە هەر چارەکە دەردەچێتەوە یان ئەوە تا دەتوانی هەبە بێ هەڵکردنیش ئەوە 8 دەبی ئێرە لەگە ئێرە یەکسانبی ها هەردووک چارن ئەدی ئێکس دەبی چەندبی لێرە 8 دەردەچی دەبی 4 بیت کە 2 جاران 4 دەکاتەوە 8 ئەویش دەبی. پرسیارەکی دیکەم دەرێ بەهای ئێکس بدۆزەرەوە ئەو ساڵی 2019 خولی دووەماتەوە دەرێ بۆ ئەوەی ئەو یەکسانیە ڕیزکراوەی ڕاست بیانی ئەو دوو ڕیزکراوە یەکسانن
ئەتو تەمەشا بکە لە چێندەر ئێکس تێ قوتابیان ئەلێرە یەک ئێکسم هەیە دووەچی وەی دوو ئێکسم نییە مووقعی وەی لەو بەری چێندەرە سالب سێ ئەتو دەبی ئەوها ئێکس کەم سێ یا ئەوە ئێکس لەسەر سێ یەکسانە مووقعی بەرامبەر سالب سێ ئەو جەبەی نرخەکەی بدۆزیەوە لێرە دەبی چ بکەم کوی ئەکس بەتەنێ دەمینێ ئێرە دابەشە دەبیت جارانی سێ بکەیت ئەو سێ لەگە ئەو سێ دەڕوە ئێکس دەمینێ سێ جاران سالب سێ دەکاتە سالب نۆ کەواتە کامە وەڵام ڕاستە بی دەبیتە وەڵامێکی دروست ئەوە پرسیاری 2019 پرسیارەشکەمانەیە هەر وزاریە ساڵی 2020 هاتەوە خولی دووەم قوتابیان دەڵێ چ بدۆزەرەوە بەهای ئێکس ئەوجا ئێکس بی لێرە وای بی زێت بی هەر نەزانراوەک بی بۆ ئەوەی ئەم یەکسانیە دروست بێت یعنی ئەو دوو ڕستکراوە یەکسانن ئەم بەخۆم پێ دەرێم بەس ئێکسم لۆ ببینەوە قوتابیان ئەگەر تەمەشا بکەی لە چێندەر ئێکسم هەیە تەمەشا لە سێ جیان هەیتم لێرە ئەتو بە کەیفە خۆت چێندەری وەردەگری بە کەیفە خۆت چێندەر وەردەگری تەمەشا ئەم دەتوانم ئێرە وەگرم ئەوەیان بەڵام مووقعی وەی بەرامبەری چێندەرە ئەو نۆیەیە دەتوانم ئەو دوێی پێکەوە وەرگرم دەبتە چ دەبتە ئێکس کۆ 5 یەکسانە بەچەند بە 9 دەوەرە ئەو پێنجەی باوبەری دەکات چ دەکات 9 کەم 5 ئێکس دەکات چەند 4 کەواتە کامە وەڵامی ڕاستە هەیە کە دەبیتە وەڵامی ڕاست ئەوجە قوتابیان ئەتو کامەت پێ ئاسان بوو ئەتو لۆ خۆت وەرە ئەوی وەگرە حەز دەکەی وەرە ئەو دوێ وەگرە هیچ فەرقی نییە هاتەمەشا ئێستا لێرکوانە هە بە چاویش دیارە ئێستا لێرە نۆیە دەبی ئەو ئەنجامەش بکاتەنەوە دەبی ئێکسەکە 4 بی 4 کۆ 5 دەکانەوە ینی بە چەندین ڕێگای دەتوانین ئەس دەکەی ها یەشکە لە بۆ تاقی دەکەمەوە ئەو دوێ بەرە با تاقیکەینەوە 12 یەکسانە 16 کەم ئێکس ئێدەوەرە 16ەکەی بە ئەو بەری دەبتە چ دەبتە 12 ئەوە موجەبە دەبتە سالب 16 یەکسانە بە سالب ئێکس 12 کەم 16 دەکات سالب 4 سالب ئێکس جارانی سالب یەک بکە سالب یەک جاران 4 دەکات 4 سالب یەک جاران ئێکس دەکات 4 یعنی ئەتو چ ئەو دوێی وەردەگری یان چ ئەو دوێی وەردەگری هەمان ئەنجامە قوتابیان ئەوە یەکسانبوونی دوو ڕیزکراوە وە پرسیارش کەشم لۆ هینانە ئەویش وزاریە ساڵی 2021 کاتیتەوە خولی یەکەم دەرێ لەم یەکسانبوونەی دێت بەهای ئێکس وای بدۆزەرەوە داوای ئێکس وای کردی قوتابیان ئەگەر پرسیار لەو جۆرە شێوانە هاتەوە بزانە چۆن شیکاری دەکەی شیکار ئەم سەرەتا پرسیارەکەی دەنووسمەوە تەمەشا ئێکس و وای یەکسانە بە یەک سێ سالب 2 یەک وەروەها 2 سالب یەک دەرێت چم لۆ بدۆزەرەوە ئێکس و وای قوتابیان ئەتوو نابی کردداری لێکدان لەو ڕیزکراوەی بمینێتن دەبی ئەو دوای بێم جاران یەکتری بکەم چۆن جاران دەکرێت ڕیزی لە ستونی دەدەم تەمەشا بکە کەواتە ئێکس وایەکەی وەرە بنووسەوە علاقەمان پێوە نییە دەکاتە تەمەشا ئەوەی لەوەی بدا یەک جاران 2 کۆ سالب 2 جاران سالب یەک ئەویش دەکاتە 2 ئەوە تەواو ئەو جارە ڕیزی دووەم دێ کە ڕیزی یەکەم لێ ستونی یەکەمدا چکە ستونیت کە نەما ئەو جارە ڕیزی دووەم لە ستونی یەکەمدا تەمەشا 3 جاران 2 6 کۆ یەک جاران سالب یەک سالب یەک بابین ئێکس و وای چ دەکاتە 2 دەکات 4 6 یەکی لێ بڕوە دەکاتە 5 کەواتە لێرکوانە قوتابیان ئێکسەکە دەکاتە 4 وەروەها وایەکەش دەکاتە چەند دەکاتە 5 ئەگە پرسیار لەو شکلێ هاتەوە ئەتوو بەو جۆرە هەلی دەکەن کەواتە ئێکسەکەم 4 وایەکەم 5 کەواتە کامە دەبیتە وەڵامی ڕاست سیمان دەبیتە وەڵامی ڕاست چکە ئێکسەکە 4 وایەکەشێت 5 اینجا ئاخیر بابەتمان هەیە لە
وانەی سێیەم ئەویش کۆکردنەوە و لێدەرکردنی ڕیسکراوەکانە قوتابیان. ئەمە تا ئێستا لێکدانمان خوێن. ئەدی بابزانین کۆکردنەوە و لێدەرکردن چۆن شیکار دەبی. دەرێت دوو ڕیسکراوە کۆ دەکرێتەوە یان کەم دەکرێتەوە ئەگەر چبی لە هەمان جۆر بن ئاگدار بە ینی ئەوەیان 2/3 دەبی ئەوەش 2/3 ئەوها یان دوو ڕیسکراوەم هەبی ئەی کەم بی ئەگە ئەوە 4/6 بی دەبی ئەوەش 4/6 بی دەبێت جۆرەکانیان وەکو یەک بی ئەو جە کۆیان کەم دەکرێت. بابێن پرسیاری وەربگرین دەڵێتن ئەگەر ئەیمان ئەوە بی بیشمان ئەو ڕیسکراوە بی دوو ڕیسکراوە بن ئەوە ئەی بی بدۆزەرەوە. هەتوو سەرەتا وەرە ئەی کۆ بی وەرە ئەیەکەم چییە؟ لێرە جارێ بەس داواکاری پرسیارەکە جێبەجێ دەکەم دەبتە 2 1 3 سالب 1 ئەدی بیمان چییە؟ سالب 5 و 0 3 و سالب 1 بەو شکلەی ئەوجە بزانە چۆن کۆ دەکەینەوە یان کەم دەکەینەوە. تەمەشا دانەی یەکەم لەگەر یەکەم یعنی ئەو دووە پێکەوەنە تەمەشا هەرکەسە و مۆقعی خۆی ئەو دووە پێکەوە ئەوە ئەو دووە پێکەوە ئەو دووەش پێکەوە ئەوە هەرکەسە و مۆقعی خۆی. تەمەشا دەرێم 2 کۆ سالب 5 طبعا موجب لەگە سالبی دەبتە کەم 5 چکەوە نیشانەیان دژە موجب جارە سالب دەبتەوە سالب. ئەو جارە 3 کۆ 3 کەوانەکەی قەپات دەکەم. ئەو جارە 1 کۆ 1 کۆ 0 ئەو جارە سالب 1 کۆ سالب 1 سالب 1 ئەوجە سالب یەکەم نووسیەوە موجب لەگە سالبی دەبتە سالب 1 ئەو های لێدێ دەبتە 2 کەم 5 سالب 3 3 و 3 دەکا 6 ئەوەش دەکا 1 ئەوەش دەکا سالب 2 کەواتە کامە وەڵام دەبیتە ڕاست کەواتە سی دەبیتە وەڵامی ڕاست. زۆربەی پرسیارەکانمان هەمووی وەڵامەکان سی دەرچوون. ئەو جارە دەین پرسیارەشکەمان هەیە قوتابیان ئەویشان وزاریە 2021 خوری دووەم هاتەوە. دوو ڕیسکراوەم هەیە دەرێ ئەی کەم بی بدۆزەرەوە ئەتو یەکەم جار ئەی کەم بی ئەیەکەمان چییە؟ 2 1 3 و سالب 1 وەروەها کەم سالب 5 و سالب 1 3 و سالب 2 ئەوە هەردوو ڕیسکراوەم نووسی یەکسانە. چۆن کەم دەکرێت دەرێن 2 کەم سالب 5 ئەوە دوو کەممان هەیە دەبتە 2 سالب سالب دەبتە کۆ 5 2 کۆ 5 ئەو جارە 3 کەم 3 ئەوە کەوانەکەی قەپاتکەوە. ئەو جارە 1 کەم سالب 1 ئەوە دەبتەوە کۆ دەبتە 1 کۆ 1 ئەو جارە سالب 1 کەم لەگە کەمی دەبتەوە کۆ 2 سالب 1 کۆ 2 دەکاتە چەند؟ ئەوە دەکا 7 ئەوە دژن دەکا 0 ئەوە دەکا 2 سالب 1 کۆ 2 دەکا 1 کەواتە بزانین کامە وەڵام 7 و 2 0 و 1 وەڵامی ئەی ئەوەکانی دیکە تەمەشا بکە ئەو هەڵبژاردنە نییە. کەواتە بەم جۆرە قوتابیانە هاتینە کۆتایی وانەی سێیەم لە بەشی دووەم. هیوادارم سوودتان لێوەرگرتبی و لە دوعای خێر بێبەشمان مەکەن. خوداتان لەگەڵ بە هیوای سەرکەوتن.